وادەی هەناردەکردنەوەی نەوت یاریمی کوردستان نزیک بووەتەوە لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر دەکەین وردەکاریەکانی خێنە ڕوو بۆ میێنداری بەڕێز یادگار سدیقمان کردووە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ڕوونبیرن بۆ شارەزای کەرتی وزان لە لیستەر لە بەریتانیاوە لەگەڵمانن. بەڕێز یادگارم کاتت باش سڵاو لەبێت. پێت وایە ئەم ڕێکەوتنەیە ئەم جارە نزیک بوونەوەکەی زۆر زیاترە، هەوڵەکان زۆر چرترن بۆ دەستپێکردنەوەی هەناردەکردنەوەی نەوت؟ سلااوان لەبێم کاتتا باش بەتەکیت ئێمە چوونەتە قۆناغێکی باشتر و پێشترەوە لە ڕێکەوتنەکان و لە پێشتری شەوت توێژەکانە بەوەی کۆمپانیا نەوتەکان هێندانە ناوەوە و ڕەزامەندی زۆرینەی زۆری کۆمپانیا نەوتەکان وەگیراوە لە ماوەی ڕاپردووە لەبەرەوە بەڵێ ئەمە هەنگاوێکی باشە بۆ گواستەوەمان لەم قۆناغەوە بۆ قۆناغێکی دواتر کە من ناو بە قۆناغی سەقامگیری زیاتر بۆ ئەوەی لە ساڵی ئایندا بتوانین بە هێزێکی ترەوە یاخود بە شێوازێکی زۆر باشتر ڕێکەوتنەکان بچەسپێن بێت چونکە بۆی ئەڵێن لە ساڵی داهاتووە لە قۆناغی داهاتووە چونکە ئەمڕۆژ وتەبێژی حکوومەت ڕایگەیان و پێشتری شێمە چەندین جاروتومانە ئەم ڕێکەوتنانە با بڵێن لە ژێر چاودێری و زەڕەبینی جێبەجێکردنە تاکو یاسای بوجە کاگیادگار پێت وایە تێبینیەکانی کۆمپانیای DNO کە ئەو تێبینی هەیە لە سەر ڕێکەوتنەکانی بۆ ڕازی نەبووە پێی ئەمە نابێتە ئاستەنگ؟ طبیعی ئەمە توانین وەکو چۆنەڵێ ئینگلیز دەڵێ هیکاپ نەزگەرەیەکە یاخود بربەستێکی بچووکە دروست بووە لەبەر ئەوەی کە کۆمپانیەکان مافی خۆیانە شایستەکانیان لەم ڕێکەوتنانە بە تەواوەتی بچەسپێن بێت کە باسی شایستەکانەکەین باسی قەرزەکانیشیان بکەین. دیارە DNO نیگەرانی هەیە و ڕازی نەبووە بەو با بڵێن مەرجانی کە دیاریکراوە لە ڕێکەوتنەکە چونکە خۆتان نەزانم قەرزەکانی کۆمپانیا نەوتەکان بۆ 2 ساڵ و هەندێکیشیان بۆ 3 ساڵ لەمەوە پێش ئەگەڕێتەوە کەواتە ماوەیەکی زۆرە تەحمولیان کردووە بەڵام بە هیوادارین DNOی هەموو نەوتیارێکی کوردستانی لانیە DNO لە باشترین حاڵەتە 800,000 بەرمیلی لایە کە ئێستا تەسەورەکرێت لە 600,000 بەرمیل ئینتاجی هەبێت ئەکرێ بە شێوەیەکی تر مامەڵەی لەگەڵا بکرێت تاکو و DNOش ڕاستی ئەکرێ بەوەی کە بێتە ناو ڕێکەوتنەکەەوە ئەو بەرهەمەی کە DNO بەرهەمیێنە بگوازبێتەوە بۆ ناوخۆ یاخود بە شێوەیە لە شێوەکان بیێنێتە ناو گفتوگۆکانەوە بەڵام ئەوەی کە لە دەرەوەی DNOش ئەگەر DNOش ئامادە نەبێت بەوەی کە نەوتەکە تەسلیم بە سۆمە بکە لەم قۆناغا بەبێت DNO ناتوانێت ئەو بڕێتری لە بەردەستاییکە ئەکرێت ئەو نەوتەی کە لە دەرەوەی ڕێکەوتنەکەی لەگەڵ DNOیا کە بەرهەمی هێنێت بۆ ناوخۆ بەکاربهێنرێت ئەگەر DNO ڕاستی بێت چونکە بێ خاڵکمان بێت نەچێت ڕاستە DNOی ئۆپەرەیتەرە یاخود کۆمپانیای سەرکارەوە نەوتەکە بەرهەمێنێ بەڵام هەموو ئەو نەوتەی کە لای DNO بەرهەمێنێ هەمووی DNO نیەوە هەمووی بۆ DNO ناگەڕێتەوە بەڵکو تقریبا نزیکی لە 170 بۆ هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە لە ساسی بۆ 31 بۆ DNO و گەنەڵ ئەنەرژی ئەڕوا یعنی هەموو نەوتەکەی نیە بەڵام نیگەرانەکانیان ئەوان سیان لەسەر قەرزەکانیان ناگیرا هەموو ئەو بڕێتری ئەمێنێتەوە کە بەرهەمیشیان دێ لای DNO نامێنێتەوە دیسان و جارێک تەسلیمی حکوومەت هەرێمی کوردستان ئەکرێت و نازانین بە چه ئالێتی ڕێکەوە لەسەر قەرزەکان بەڵام DNO ئەڵێ پێشنیارم کردووە بۆ حکوومەت هەرێمی کوردستان کە ڕێگەیەکی ئاسانتر هەیە طبیعی پێشنیارەکە ئەوەی ئایا حکوومەتی عێراق ئەچێتە ژێریانە چونکە احتیمالی هەیە یەکێک بێ لەم ڕێگەیانە بڕێک لەو نەوتەی کە بەرهەمەیان دێ ڕۆژانە دەرخان بکرێت بۆ قەرزەکانی ڕاپردویان واتە بڕێکی لێ بشکێنێ ئەگەر DNO و گەنەڵ ئەنەرژی بۆ نمونە لە 30 پشکیان هەیە ڕۆژانە لەو بەرهەمە نەوتیانە بکرێ بە لە 35 تاکو ئەوەی کە بۆ نمونە لە 2 ساڵ بتوانن قەرزەکانیان بنەوە ئەکەوێتە سەر ئەوەی چەندێک حکوومەتی عێراق ڕازیە بێ بەما لەبەر ئەوە کۆمپانیا نەوتەکان لە ماوەکانی ڕابردووە سەبارەت بە قەرزەکانیان مرونەتیان نواندووە بۆ هیوای بتوانن زمانێکی هاوبەش و بە زەمینەیەکی هاوبەش بدۆزرێتەوە بۆ ئەوەی کێشە دروست دەکرێت لە ئایندا باس لەواکرێت بەڵێ باس لەواکرێت کە لە بری شایستەکانیە یاخود ئەو حەقدەسی کە پێویستیانە نەوتیان پێ بدرێت لە جیاتی پارە ئەمە میکانیزمێکی باشە بۆ ڕێکەوتنەکە و بۆ کۆمپانیەکان پێ دوایە سەرەگرێت بەتەکیدەوە بەشێکە لە ڕێکەوتنی لایەنەکان ئەگەر بگەڕێنەوە بۆگرێ بەستە ئەسڵەکەی کۆمپانیا نەوتەکانش لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستانە هەر بە هەمان شێوە بووە
لە ناوگرێ بەستە ئەسڵەکاتیاتی کە کۆمپانیا نەوتەکان نەوت بەرەمێنن بە بازارێکن ئەیفرۆشن پشتی حکوومەتی لێیان کەواتە کۆمپانیا نەوتەکان بە نەوتەکە و مامەڵیان نەکرد ئێستا چ نەوت بێ و یاخود چ پارە بێ هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ بە پێی ئەو پشکەیانە لە بەرمیلێک نەوتە وا دانراوە کە لە هەر بەرمیلێک چ لیتر بێت ینی ئەو چ لیترەش نرخەکەی گۆڕێ بە پێی ڕۆژ ئێساوەی کە ئەم نرخی ئێستا دانراوە 16 بۆ 17 دۆلارە باشە ئەگەر سبەی نرخینەوەی دابازی ئەم کۆمپانیانە پەشیمان نابنەوە لەو نرخەی کە بۆیان دانرێ ئەبێ خاڵێکمان بیر نەچێت ئەم 16 دۆلاری کە دانراوە بۆ قۆناغی ڕاگوزەرە بۆ ئەوەیە کە بمان گوێزێتەوە بۆ قۆناغی کە تێچووی نەوتیان حقیقی هەرێمی کوردستان بە پێی گرێبەستەکان چەندێکە خۆتان نەزان یاسای بودجە هەموار کرایەوە تایە 16 دۆلار دیاری کرا بۆ بەرهەمێنان و بۆ گواستنەوەش بە شێوەیەکی کاتی تاکو ئەوەی کۆمپانیایەکی وردبینی نێودەوڵەتی ئەهێنرێت لە ماوەی 2 مانگا لە دەست بەکاربوونیەوە پێشووی حقیقی نەوتی هەرێمی کوردستان دیاریەکە کەواتەم 16 دۆلارە لە گواستنەوەمانایە بۆ ئەوەی کرد دەستکرایەوە باناردا تا ئەو کاتێک کۆمپانیاکە کە دەستی کرد بە وردبینیکردن لە ماوەی 2 مانگا بڕیارەیە کە تێچووی نەوتی هەرێمی کوردستان چەندێکە ڕەتێکەمەوە بۆی کە ئایا 16 دۆلار بەرز و نزمەکەیەکە تەبیعی بە پێی گرێبەستەکانی نەوتی هەرێمی کوردستان ناتوانین نرخێکی سابتدانی بۆ تێچووی نەوت چونکە بە پێی بەرزبوونەوەی نرخی نەوت پشتی کۆمپانیەکان و حکوومەت گۆڕانکاری بەسەرایە کاتێک نرخی نەوت بەرزە پشتی کۆمپانیەکان زیاد دەکات کاتێکە نرخی نەوت نزمە پشتی کۆمپانیەکان کەمەکە لەبەرەوە پەیوەستە بە معادلەیەکەوە کە دیاری کراوە لە گرێبەستەکانە کاتێک کە ئەم لایەنەی با بڵێن وردبینیکەرە دێت پێچووی نەوتی هەرێمی کوردستان دیاریەکە لەسەر ئەساسی چی دیاریەکە ئیلا ئەبێ بگەڕێتەوە بۆ گرێبەستەکان چونکە لە گرێبەستەکانە ئالێت و پشکەکان دیاری کراوە لەبەرەوە هەر کۆمپانیایەک بێت وردبینی بکاوە تێچووی نەوتی هەرێمی کوردستان دیاریکان ناتوانێت نرخێکی سابت دیاریکە ناتوانێت پێمان بڵێ 16 دۆلارە یا 20 دۆلارە یا 30 دۆلارە بەڵکو ئەبێ ڕوونی کاتەوە بۆ وەزارەتی نەوت و وەزارەتی نەوت قەناعەت پێ بێنێ ئەمە گرێبەستەکانە بەم ئالێتەیەوە بەم شێوەیە هەر کاتێک وەزارەتی نەوت چووە ژێری دوای 2 مانگی تر چووە ژێر ئەو بارودۆخەی کە وڵیکە گرێبەستەکانی هەرێمی کوردستان و پشتی کۆمپانیەکان چۆن بیرێ ئەو وەختە 16 دۆلارەکە ئەکسپایرە بێ و ئەچینە سەر ئەوەی کە بە پێی گرێبەستەکان حکوومەت و وەزارەتی نەوتی عێراقی پشتی کۆمپانیا نەوتەکانەیرە و ئەو وەختە لەم قۆناغەت تێپەڕێوین چوونەتە قۆناغێکی زۆر زۆر باشتر بەڵام بۆچی 3 مانگمان لە بەردەسایە ئەبێ کۆمپانیا وردبینیەکە ئەبێ زوو دەست بەکار بێ بۆی لە ماوەی 2 مانگان کارانەی تەواوکە چونکە لە کۆتایی ساڵە یاسای بودجە ئەو یاسایی ئەم ڕێوشێنەی دیاری کردووە کۆتایی پێیە تاکو یاسایەکی تر دەرچوو ئەگەر توانیمان لە ماوەی ئەم 3 مانگا بە شێوەیەکی باش با بڵێن ئەو بڕیارانەی کە ئەو ڕێکەوتنانەی کە کردومانەوە جێبەجێکردنی یاسای بودجە توانیمان جێبەجێکەین ئەو وەختە لە ساڵی ئایندا زەمینەیەکی زۆر لە بارمان هەیە بۆ ئەوەی بتوانین بە هەمان شێوە ئەم کەڕەتە بە پێی گرێبەستەکان پشتی کۆمپانیەکان زامان کرێ ئەو وەختە لەم با بڵێن دەوامەیە یاخود لەم سوڕانەوە لە ناو بازنە دەرەچین ئەگەینە قۆناغێکی سەقامگیرتر لە ڕێکەوتنەکان بەڵام هەمووی پەیوەستە بەم 3 مانگەوە کە چۆن بەبێ کێشە مەسەلەکان ئەڕوا بە پێشەوە و چارەسەری کێشەکانەکرێ لە نێوان حکوومەت هەرێم و عێراق و کۆمپانیا نەوتیەکانە بەبێ کێشە بێ گرفتی بۆ دروست نەکرێت بە شێوەیەک بڕوا کە نیشانی بین بە با بڵێن یاسادانەری عێراقی کە لە دوای انتخاباتەوەیە بەڵێ ئەوەیە ئەمە لە قۆناغی پێشووە هەنگاوی باشمان نرد و بەکردەیی سەلماندمان و پابەندیەکانی هەموو لایەنەکان دیارەتە چێکەوەتە حکوومەتی ئایندەش ئەبێ ملزەم بێتەوەی بەڵێ بەڕێز یادگار سێخ سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین و شارزای کەرتی وزە لە لێستەرەوە لەگەڵمان بۆی سوپاس بۆ بەڕێستە